لە سلێمانی لەگەڵتانیان ڕاستەخۆ بۆ گواستنەوەی پێشهاتەکانی دیدارە زانستیەکەی کە بریتە لە چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی نەخۆشیەکانی دڵ کە لە شاری سلێمانی بەڕێواچێت پێشەوەی کە بێنە لای من کاگرانج باسی لەوە کرد کە هەڵمەتێکە بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوو چۆ کە یەکێکە لە باوترین هۆکارەکانی مردن لە جیهاندا ئەوەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی دەریخستو ئەوەیە کە شەشەم یان هەندە جار حوتەم هۆکاری مردن لە دنیادا بریتە لە ڕووداوەکانی هاتوو چۆ لە کاتێکە یەکەم هۆکاری مردن لە سەرانسەری جیهاندا بریتە لە نەخۆشیەکانی دڵ و بۆریەکانی خوێن جاچجایی بە شێوەی جڵتەی دڵ یا بە شێوەی جڵتەی دەماغ دەربکەوێت. گرنگی ئەم کۆنفرانسانە لە شاری سلێمانی لەوەدایە کە هەوڵ بدەین سلێمانی هەورێک چۆن بۆتە سنتەری چارەسەری پزیشکی لە عێراقا بێتە سنتەری لە کۆڵینەوەی زانستی و هەموو ئەپدەیتانی کە لە بواری زانستە ئەنجام ئەدرێت. هێشتا بە تەواوەتی کۆنفرانسەکە دەستی پێ نەکردو لە بەرەوەی فرسەت بوو ئێمە ئێرە بەم شێوەیە بە چۆڵی بەبێ دەنگەدەنگ بینە خزمەتی ئێوە بۆی کە بتوانین گفتوگویەکی زانستی لەگەڵ بەڕێز دکتۆر دانا حەمەباقی کە پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی دڵ و بەڕێوەبەری سنتەری نەخۆشیەکانی دڵە لە شاری سلێمانی. دکتۆر گیان سوپاس کە هاتی و بەیانیت باش. سپاس بۆ ئێوە و بەیانی ئێوە بینەرانی کورسات باش. زۆر سپاس. دکتۆر گیان ئەمەوێت باس لەم کۆنفرانسە و لە گرنگی ئەم کۆنفرانسە بکەین ئەوەی کە من لە ئەجەندای کۆنفرانسەکە خوێنمەوە کۆمەڵێک میوانی ناوخۆیتان هەیە و کۆمەڵێکی بیانیشتان هەیە. ناوخۆیەکان لەکوێوە هاتوون بیانەکان لەکوێوە؟ بەڵێ ئەمە چوارمین کۆنفرانسی وەکو ئاماژەت پێدا چوارمین کۆنفرانسی نێودەوڵەتی نەخۆشیەکانی سنگ و دڵ ینی سنگ و دڵیش و کۆنفرانسێکی نێودەوڵەتیە تەنها پزیشکانی کوردستانی تێدا نیە پزیشکانی دەرەوەی وڵاتی تێدایە لە وڵاتی بەریتانیا لە ئێرانەوە لە تورکیاوە لە ئیتالیاوە ینی لە زۆر وڵاتی دەرەوە پزیشکان داوت کراون بۆ بەڵێ بۆ ئەم کۆنفرانسە و جاران پزیشکانی خۆمان ناچار بۆ مسوونای بۆ دەروی وڵات بۆ بەشداربوون لەم کۆنفرانسە بەڵام ئێمە سپاس بۆ خۆتوانیمانە ئەو کۆنفرانسە ئێستا بێنینە ناو سلێمانی و کۆنفرانسێکی وای نێودەوڵەتی هۆکارێکی بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی پزیشکان و ئەم کۆنفرانسە زۆرترین بەشەکانی نەخۆشیەکانی دڵ و سنگی گرتوێتەوە هەر لە دکتۆر پێشی بچینە وردەکاری ئەو بابەتانە ئەو تەوەرانی و گفتوگۆ زانستیانی کە ئەنجامێری لەم کۆنفرانسەیە ئەمێ پرسیاریەوە بکەم کە میوانە ناوخۆیەکانمان بەشداربووەکان یەکەم جار وەک سپیکەرەکان وەکو بە ڕێزانی کە وانە ئاڵێنەوە تەنها لە سلێمانی بەشدارن یاخود لە پارێزگاکانی تری کوردستان و عێراقیش بەشدارن؟ بەڵێ بەنسبەت ئەو کەسانی کەوانە بێژن لە کۆنفرانسەکە لە کوردستان بەشداریان کردووە لە شاری دۆک و هەولێر و لە سلێمانیش زۆربەی پزیشکان ئەتوانم بڵم زۆربەی پزیشکانی خۆمان زۆرترین بەرنامەی کۆنفرانسەکەیان پڕ کردوێتەوە خۆمیشێکم لەوانە کە پاش چەند دقەیەکی تر لە کۆنفرانسەکە وانەیەکمە بێت لەسەر نەشتەرگەریە کە پێشتر ئەنجام داوە و ڕیکۆرد کراوە و لە کۆنفرانسەکە پێشکەشێکین بۆ بەشداربوانی کۆنفرانسەکە. بەڵێ چی سەبارەت بە ناوەڕاست و باشووری عێراقەوە چکە ئاگادارم کە دکتۆر موسەنا قوڕیشی کە سەرۆکی کۆمەڵی عێراقی بۆ نەخۆشەکانی دڵ و سنگ تەشریفی هێنا ئەو هەر بەتەنیا هاتووە یاخود خەڵکی تریش لە ناوەڕاست و باشووری عێراق هاتوون؟ بەڵێ لە بەغداد لە نەجەف لە بەسڕا لە مووسڵ لە زۆربەی پارێزەکانی عێراقەوە پزیشکان هاتوون بۆ ئەم کۆنفرانسە و زۆریشیان وانەیان دەبێت وانەبێژیان دەبێت لەناو کۆنفرانسەکەیە. بەشدار بۆکان ئەوانەی کە وەک پارتیسپانتن بە زمانە ئینگلیزیەکان ئەو بەشدار بووانە ئەوانە لەکوێوە دن تەنها لە سلێمانیەوە دەن لەبەری لە سلێمانیا خودت لە بەشەکانی تری کوردستان و عێراقیشەوە دن؟ لە زۆربەی پارێزەکانی کوردستانەوە بەشداربوومان هەیە لە کەرکووک لە بەغداد لە نەجاف لە مووسڵ لە بەسڕا لە پارێزەکانی تر لە دهۆک هەولێر سلێمانی لە زۆربەی پارێزەکانی عێراقەوە بەشدار بوو لە کۆنفرانسەکەیە. بەشێکی گشتیم کۆنفرانسانە پێشتر پرڕجستریشن هەیە ینی پێشتر خەڵک ناوی خۆی تۆمارەکە بۆم کۆنفرانسە وەڵام هەمیشە بینین کە لە ڕۆژی دەستپێکی کۆنفرانسەکەشە دیسان و خەڵکی تر ناوی خۆی تۆمارەکە بۆم کۆنفرانسە وا چاوەڕوانەکەن چەند پزیشک چجای ئەوانی کە پسپۆر بن چجای ئەوانی کە خوێندکاری خوێندنی باڵا بن لە بواری نەخۆشیەکانی دڵ و سنگ و بۆرەکانی خوێنە وا چاوەڕوانەکەن کە چەند پزیشک بەشداری ئەم کۆنفرانسە بێت؟ وا چاوەڕوانەکەم سەر و 200 پزیشک بەشداری ئەم کۆنفرانسە بکات بە هەموو سپێشاڵیتیەکانەوە ینی بە هەموو تەخەسوسەکانەوە هەر لە دکتۆری دڵ و قەستەڕە بۆ دکتۆری نەشتەرگەری دڵی کراوە بۆ دکتۆری دڵی منداڵان و بۆ دکتۆری نەخۆشیەکانی سنگ و بۆری هەوا
بەڵێ ئەو پزیشکانی کە لە دەروی کوردستان بانگتان کردوون خۆیان کوردن و لە دەرەوە ئاژین یاخود ناخوان هەر بڵێن خەڵکی ئەو وڵاتانن و ئێوە بانگتان کردومەوەی کە سوود لە ئەزمموی ئەوان وەربگرن بەڵێ دکتۆری تیا خەرخۆی خەڵکی وڵاتەکەی دەرەوەیە و دکتۆریشی تیا کووردە و لە دەروی وڵاتەژیت و دەژی و بانگشتمان کردو بۆ کۆنفرانسەکە دوێنێ مەراسیمیکردنەوەی کۆنفرانسەکە بۆ ئەمڕۆ سبەینش کۆنفرانسەکە بەڕێوە ئاچێت بە گشتی نزیکەی چەندوانە لەم کۆنفرانسە پێشکەشەکرێت لە یەکەم ڕۆژی کۆنفرانسەکە لە کاتژمێر هەشتی بەیانی تاوەکو و کاتژمێر 6 ئێوارە بەرنامەی زانستی تێدایە و هەر وانەیەکیش نزیکی چارەکێک 15 خولەکی بۆ دانراوە و ڕۆژی دووەمیش لە کاتژمێر هەشتی بەیانی تاوەکو کاتژمێر 4 پاژنیوەڕۆ بەرنامەی زانستیمان هەیە ئەتوانم بڵێم بە تێکڕا ڕەنگە سەروسا وانە پێشکەش بکرێت لە کۆنفرانس ئەوەی کە ئەیزانین چارەسەری نەخۆشیەکانی دڵ و سنگ و بۆرەکانی خوێن وەک پزیشکی دانوایە تەنها زانست پێویست نییە بەڵکو پێویست بۆیە کە بەدەستت کار بکەیت و هەروەها پێویستت بەوەیە کە هەندێک لایف سێرجی ببینی هەندێک نەشتەرگەری کە بەشێشی ڕاستەخۆ ئەنجامەدرێت بیکەن ئەمە پرسیاریەوە بکەم کە ئایا لایف سێرجریتان هەیە یان نە و ئایا وەرکشۆپتان هەیە یان نە بەڵێ قسەی تۆ زۆر ڕاستە ئەنی ڕاستە زانستەکە پێویستە کە پزیشەکانمان ئەبدەیت بکەینەوە بە زانستی سەردەم بەڵام لەگەڵەوەش هەنێک سکیل هەیە کە پێویستە پزیشکەکە لە کەسانی ترەوە وەری بگرێت و لە کۆنفرانسەکە ئێمەشدا بە شێوەی ڕاستەوخۆی نەشتەگەرێکمان نییە بەڵام نەشتەرگەریمانەیە کە ڕیکۆرد کراوە و وەک وایە بەڕاستە خۆ پێشکەش بکرێت و لە کۆنفرانسەکە پێشکەشی ئامادەبوانی دەکەین باشە پلانتان نییە بۆ وەرکشۆپ تاکو ئێستا لەم کۆنفرانسەیە وەرکشۆپەیە لە کۆنفرانسەکە بەڵام ئەوەی کە زۆر گرنگی پێدراوە زیاتر بابەتە زانستێکیە و کۆکردنەوەی پزیشکانە و پێشکەشکردنی زانستی سەردەمە و بتوانین وا بکەین لە ڕێی ئەم کۆبوونەوە زانستیانەوە ئاستی پزیشکانی خۆمان و پزیشکانی کە ئێستا لە خوێندنەکان لە خوێندنی نەخۆشەکانی دڵ نەشتەرگەری دڵی کراوە بەرز بکەینەوە و ئاشنایان بکەین بە چۆنێتی ئەنجامدانی ئەم کۆنفرانسانە و چۆنێتی بەشداربوون و هۆکارێک بین بۆی کە ئاستی زانستیان بەرزکەینەوە اینجا بینە سەر قسەکردن لەسەر وانە زانستێکی جەنابەت ئەوانکو بەڕێوەبەری سنتەری نەخۆشەکانی دڵ لە شاری سلێمانی ئێستا ئەم جارەوەکو پزیشێکی پسپۆڕی دەشتەرگەری دڵ و سنگ و هەروەها کەسێک کە وانەیەکت هەیە لەم کۆنفرانسە ئێمە زانین کە پزیشکان ڕۆژانە نەشتەرگەری ئەنجامەدەن بەڵام ئەوەی کە نەشتەرگەریەک لە کارێکی ڕۆژانە بێ بە بابەتی کۆنفرانسە کە بێ جیاوازی شێبێ لەگەڵ نەشتەرگەرەکانی ترا ئەوەی کە جەنابەت کردوتە چییە و بۆچی وای کرد کە بێت ناو کۆنفرانسەوە بەڵێ من وەکو پزیشکی پسپۆری قەستەڕە و شەبکە و باڵۆن ئەم نەخۆشی کە ئەمڕۆ پێشکەشێکم لە کۆنفرانسەکە پێشتر هەوڵێک درابوو بۆ بەردانیەکی لە خوێنبەرەکانی دڵی تەنها بە بەکارێنانی باڵۆن و شەبکە بەڵام هەوڵەکە سەرکەوتو نەبوو بۆیە بریارماننا ئامریکەیە پێوترە بەرینە کە لە ناو خوێنبەرەکەی سوڕێتەوە ئەو ڕێژی کالیسیۆمی کە لە ناو خوێنبەرەکەیە تێکێشکێنێت و هۆکارێکە بێ بۆی کە بتوانیت ئەو باڵۆن و شەبەکەی کە تۆ بۆ ئەو خوێنبەرە پێویستە بە ئاسانی بکرێت ئەگەر بێت و ئەم شتە نەبووە ینی ئەو خوێنبەرە نەمانەتوانی بە ئاسانی ئەو شەبکە و باڵۆنەی تێدا ئەنجام بدەین بەڵێ ئەمەش کە ئەم نەشتەگەری جەنابتانەی کەن تازەیە لێرە یاخود تازەیە لە عێراقا و لە شوێنی تری جیهانە بەراورد بەوان ئەم نەشتەگەرێک و کردوتانە چ گرنگیەکی هێوا بۆ تا بابەتی کۆنفرانس و بۆتە وانێکی زانستی لە کۆنفرانسەکە بەڵێ ئەم نەشتەگەریە ئەمە یەکێکە لە زانستە سەردەمیەکان پێشتر ئەو نەخۆشانەی کە ڕێژەی کالیسیۆم لە خوێنبەرەکانیانە هەبووە نەدەتوانرا شەبکە باڵۆنی بۆ بکرێت بەڵام ئێستا کۆمەڵێک ئامێری پێشکەوتوو هاتووە یەکێ لەوانە ئەمەیەکە ئێمە بەکارێنین و کە ئەبێتەوە کارێک بۆ ئەوەی ئەو ڕێژی کالیسیۆمە تێک بشکێنێ شتێکی تازە نیە بەڵام لە کوردستانیش چەند ساڵێکە بەکار دەهێنرێت تەنها ئەو جۆرەی کە ئێمە بەکارێنین جاران زیاتر لە ڕێی قاچ و دەسیشەوە ئیشمانەکە لەسەر و جیازە بەڵام ئێستا تەنها هەموو شتەکە لە ڕێی دەستەوە کرێ کە جۆرێکی پێشکەوتوی ئەو ئامێرەیە وابزانم ئیترکاتی وانە زانستەکە جەنابەت نزیک بۆ تۆش پێویست بە ئامادەکردنی دەرونی هەیە دوا پەیام و دواوتە چییە کە ئەتەوێت پێشکەش بە بینەرانمانی بکەیت بەڵێ من زۆر سپاس کەناڵی کورساتەکەم کە هاتوون بۆ پێشکەشکردنی بڵاوکردنەوەی ئەم کۆنفرانسە زانستیە کە ئەمە هۆکارێکە بێت بۆ ئەوەی کە زیاتر هانی پزیشکان بێن لە ساڵانی داهاتوودا کۆنفرانسی زانستی بکەن و بۆ پزیشکانی هاوڕێشم هیوادارم تاوەکو کۆتایی بەرنامەکان لە کۆنفرانسەکە ئامادەبوونیان هەبێت بۆی کە بتوانین زۆرترین سوود بە هەموو پزیشکان بگەێنین و
و دەستان خۆش بێت. سپاس دکتۆردانەکە لەگەڵمان بوویت فەرموو بۆ کۆنفرانسەکەت. بەڵێ بینەرانی بەڕێز و هاوڕێیان و هاوکارانمان لە دەستگای میدیایی کورساتەوەی کە بینیتان گفتوگویەکی کورت بوو بەڵام پرچێژ و پرزانست و پڕمانە بوو لەگەڵ بەڕێز دکتۆردانە حەمەباقی کە پزیشکی پسپۆری دڵ و سنگ و قەستەڕێ و هەروەها بەڕێوەبەری نەخۆشخانەی چارەسەری نەخۆشەکانی دڵە لە شاری سلێمانی. ئاگەڕێمەوە لای کاک ڕەنشاڵی و هاوڕێیانی تر لە ستۆدیۆ بۆی کە درێژە بدەن بە ئەو بابەت و باسانەی کە بۆ ئێوەیان ئامادە کردووە. هەڵگور ساڵح جافم نێردەی دەستگای میدیایی کورسات لە چوارەمین کۆنفرانسی نەخۆشەکانی دڵ لە شاری سلێمانی.